داشکانی دیناری عراقی بەرامبەر بە دۆلار و دراوەکان لە کەرتی عقارات خانوو بەرا چ کاریگەریەکی هەبووە؟ ئەوانەی شوقە دەکڕن بۆ ماوەی 10 ساڵ ئەوانەی خانوویان کڕیوە یاخود لە داهاتوو خانوو دەکڕن چۆن ینی کڕین و فرۆشتنەکە بە چ شێوەیەک دەبێت؟ زیادی کردووە یاخود زەرەری کردووە؟ کرەی خانوو لە شوقەکان لە خانووەکان لە چینی هەژاران چ کاریگەریەکی لەسەر داشکانی دیناری عراقی هەبووە؟ من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر کاریگەری داشکانی دیناری عراقی لە کەرتی عقارات دەکەین. پێوەرێکی ئابووری هەیە دەڵێ لە هەر وڵاتێک کە نرخی دراوەکەی شکا توانای کڕینیش کەم دەبێتەوە. بەپێ ئەو پێوەرە بێت توان ئەگەر هەر هاوڵاتێک لە کوردستان و لە عێراق توانای کڕینی خانوبەرە کەم ببێتەوە بێگومان نرخەکەشی دەشێ، بەڵام لێرە پرسیارێک هەیە لەگەڵ ئەوەی کە ینی توانای کڕین کەم بۆتەوە، بەڵام چیمەنتۆیە شیشە زۆربەی ئەو کەرستانی کە بۆ بیناسازی بەکاردەهێنرێت لە کوردستان بە دۆلارە نرخەکەی بەرز بۆتەوە. یعنی لێرە تا ڕادەیەک ینی هەردووکیان هاوتەریب دەبن نازانرێ بەڕاستی لە داهاتوودا خانوبەرە دادەبەزێت یاخود بەرز دەبێتەوە. پێم بڵێ تۆ وەستای لە بغی؟ باشە ئەگەر خۆت نزیکەیتەوە تۆزەک باشە ئیش و کارتان چۆنە دوای داشکانی نرخی دیناری؟ قورعان باش و ئێستا نرخی عمل دەسەقی عملە وەستا زیاد بووە نه؟ هەر وەکو خۆیتی؟ باشە ئەی چیمەنتۆ؟ ئیشەکە بەخۆی کە زەعیفەوە وەستا عمل هەر تەقریباً ڕۆژانەشان کەم دەبێتەوە هاتووە. چۆن کەم دەبێتەوە؟ دۆلار هەستانێدان یعنی ئیشەکە زەعیف دەبی و یعنی ترسان هێشتا کەم بکەوە. سەعی خانی مەتر مەسەلەن پێشترێت و بەسێنی و بە چاریبانە دەکرد ئێستا کە ئیش زەعیف و بەڕاستە دۆلار زیادە خەرک دەستەخۆلانە لەوانێ بە 2,750 بێتە سێ مەجبورن وەستا برن ڕۆژانێ وەستا عملی کەم بکەینەوە. یعنی ترسان لەوەیە نرخی وەستا عملە کەم بکەوە. باشە ئەتو پێم بڵێت تۆ سەر عملی ها؟ یعنی عملەکان هەموو لە بندەستیتونە. ئێستا ئەوان پات دۆلار وەردەگرن یان دینار؟ دینار. ئەتو چەند وەردەگری ئێستا ڕۆژان؟ ڕۆژە 25 لەوانێ ماوەش کە بیتۆ 20. ترست هەیە؟ ئارە وەڵا. کاکە ئەخر ئەتۆ ڕوون گران بووە، شەکر گران بووە، برنج گران بووە، گۆشتیش دەخۆی حتمەن. ئادیکو. گۆشتیش گران بووە. باشە تو بۆ 20,000 دەتوانی بژی میسالەن ئەگەر هەموو شت گران بی معقولە دەڵا. ئەتو ترست هەیە دابەز. ئارە وەڵا. باشە بەس ئەگەر لەوە زیاتر دابەزی مشکلە نابی؟ بەڵێ مشکلە دەبێتن. مشکلە دەبی. بەڵێ. ئەتو دەڵێ چی بۆ چوونی تۆ چییە پێت وایە تاسیر لەم گۆشت بکە؟ ئەرێ وەڵا ڕاستە هەموو شت گران بۆ چیمەنتۆ گران بووە، بەڵام ئەو عەمەلانەی لە دەرەوە ڕادێن عەرەبن سووری نابرێ ئەوان مەمنونن بە 15,000 یشکە. یعنی کاریگەری ئەوان زیاترە لەسەر. ئەرێ وەڵا لە دۆلار کاریگەری زیاترە لە سەمەوە ڕاستی. یعنی تەسەووڕ ناکەیت دۆلار کاریگەری بی بەس کرێکاری بیانی ئەوانەی لە ئێران دێن لە سووریا دێن ئەوانە تەسیریان. کرێکاری بیاین زۆر تەسیری هەیە لەسەر. تەسیر دەکات. ئەرێ وەڵا. زۆربەی پێشبینیەکان دەڵێن کاکە خانۆ دەشێ شوقە دەشێ ینی سەریان لێتە خوارێ لەبەر ئەوەی کاکی برا پارەی عێراقی شکاوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکا. ڕاستە ئوستاز پارەی عێراقی شکایە بەس بەو دەرەجەی شوقەن شکانی بەخۆ نابینی ینی خانوبەرە و بواری عقارات بۆ دەرەجەی شکان بەخۆ نابینی. ئەوە فترەی زۆر درێژ نییە. ئێستا شکاوە؟ ئێستا نشکاوە. نشکاوە. هەمان ساری پێشوە؟ هەمان ساری پێشوە. ئەی بازارەکە چۆنە؟ بازارەکە وەکو حرەکەی پێشترەکە نییە. ئەو جمجۆڵەی نەوەستاوە. برین بۆ نمونە پێشتر ماگان ئەگەر 10 جمجۆڵ هەبێ ئێستا 5 جمجۆڵە. ئەو جمجۆڵەکە هەیە. پێت وایە دەشیان خەرکەکە ئەوساس خەرکەکە چییە؟ ئەوەی ئێستا کە کڕیار بووە ڕاوەسا دەرێتا وەزعەکە یەکلایی دەبتەوە مستەقر دەبێت. یعنی چاوەڕوانیە. چاوەڕوانیە دەیە بزانی سەر نرخی دۆلار لە چ نرخەچی جێگیر دەبێت. ئێساکەمە چەند کریارێک باشە ئەگەر نرخی دۆلار لە 150 جێگیر بوو چی بەسەر بێت؟ نرخی ئەو کاتی بازارەکە دەست بە جمجۆر دەکاتەوە وەکو پێشترێکە. گران دەریاندا دەبەسی شوقە و خانوو. ئەوسا لێرکانە بەو دەرەجەی تاسیری نیە کە نرخی لە ئێرکانە بواری عقارات بە دۆلارە. هەمووی بە دۆلارە. زیاتر دابەزینی عقار لە
بەغدا و لە جنوبە چکە ئەوێن دەرەکە هەموو مامەڵەکان بە ملیۆنە عێراقیە بەس لێر کوانە هیچ مامەڵک بە ملیۆن کاریگەری لەسەر بە حیسابی تۆبی بەڵام کاکە دەڵێن ینی هەر کەسێک توانای کڕینی کەم بوو هەر وڵاتێک کە دراوەکەی شکا توانای کڕینی کەم دەبێت بێگومان ئەگەر ئەو نرخە ساوت بکرێ احتیمالی لە 105 تا لە 100دا لەوانەیە سعر بشتێت بشتێت 105 احتیمالیە بەڵێ ینی تەوقعاکی شخصی تو بۆ ئەوە دەچی بەڵێ وەکو شخصێک لە عقاریش دەکەم تەوقع دەکەم باشە بەڵام کاکە 6 گرام بووە چیمەنتۆ گرام بووە وانی هەمووی بە دۆلار نیە بلۆ گرام بووە ئەمانەوە ناکاتن نرخەکە ینی تەسیر نەکە طبعا خرخ 6 گران دەبێ ڕاز دەکەی بەڵام هەر سعری بازاڕێژە تو دینارت تۆزە عنی نرخەکەی دابەزیوە تەسیر دەکات طبعا ماندوو نەبن پێم بڵێ سەبارەت بە گۆڕانی نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی چ گۆڕانکاریەک دروست بووە لە بازار لە عقارە سیستەمێک هەیە لە گۆڕێ ئەتو ژیان کە دۆلار هەست هەموو شتە کەڵدەستی چکە ئەو تاجرەی کە چ دێن ئێستا شیشی نایە بە 600 دلاری ناداتەوە تو بە 600 دلاری حتمما گومرگ گرام بووە ئەمەلە گرام بووە نەقل گرام بووە هەمووی گرام هەمووی گرام بووە ئەو بەدەستە نییە ئەگەر شوقەک دوێنێ برین بە دینارێک بە ئەمڕۆ گرانتر بوو یانزان شقالك نما نفس الشقة كما بدولار ديفروشن دولار هر دولار قورانا كتيا لعقارات دقورتن مكاتب كان دقورن اشتاكت بلير كانوا شقت كرقبرين بدا 1000 دولاري او سبني لتونا كنت 15000 دولار كدولاري لتورقتيا بس عمل دبيني اشتاك او 20000 ورقتيا بدولار بدينار بيتن بقورته بدولار تاثير لوي دكاتن تاثير لفقير لفقير بس دهاتو تشون دبي دهاتو يعني دهاتو تشون دبيني والله هر اگر وابي من خرابه براستی آره نفری من حسابی که سالار بحثی کرد یعنی به دینار ایش دیگه یعنی اگر روزی 20000 به دلار به دچنا و بازار همو تش برز بوی باشه بدوال دهاتو ویلا و شوقه گرند دبی یان هرزان دبی ای والله اگر وامینه 200 گرم ببه برهم گرام لو خودك گرام ببی چکه هر بخوی گران دبی اوا بتوی و نتوی گران دبی اقول ثاني بازارك تا خوش کیان گران دبی بخوی اما بازاری خوش ناکین بدست من تونیا استاکت 100000 دلار ته ونیا او شقد 100000 دلار کری ونیا دینار گوره کرد دلار ويا أنا باشا بلام دلين كاكا باركشكا تواني كرين كم دبتو كرين كم شيدا كريم سطاسط قسيتوها بس وانا هم فروش راوا سطانوهاتي فروش راوا شيدا يكري خلش خو ما يندروا خلش خو ما كرتان خلش درو زياتر كريتي خلش بغداد ومنطقة جنوب زورتان تو بيدوا جراند بي اري والله جرام بسطاسط سطاسط وايا ولاتي خمان همو جار وايا سيستم كوايا سيستم كوا بدس تاخذني استا شيش كري باش سطي انت بتشي بازار به سطي داتتو ويانا اساس سطن شيش تزيد كذا من تزيد كذا برام سطن باش سطت دولاري استابت مو بتاع 50 دولار لا سات زياده كم نشرب منو زياده بيوا لا سوي زياده بي لا مشتري زياده بي کاکە بەشێکی زۆر خەڵک دەڵێ یعنی پێشتر ئیشی خانوبەرە وەستا ئیشی دیوار ئەوانە ئیشیان کەم بوو ئێستا ئەو وەزع دروست بووە ئیشەکە کەمتر بێت تۆ دەڵێ چی لەسەر والله ئیش باشە هیچ عیبی نییە ئیش باشە ئەرێ والله ئەرێ والله ئیشمان چۆن بەڵگەت چیە ئێستا لەوانەیە کەسێک لە ماڵێ دانیشی وەستای کاشی بیان دیواری بۆڕیبی بەڵێم وەستایەت چییە کاکە دەڵێ ئیش با دەوا ئیشەکەم بۆ کاکە ئیشی بە جوانی بکە ئیشی خاوێن بکە ئیشی ڕێک بکە بڕوا بکە ئێستا ئەمە 3 سال وەستاینا هەمومان لە ئیشەینا يعني بڕوا بکە ئێستا ئەو هەفتەی 4-5 کەس کە تەلەفۆنیان کرد ئێمە زالیشمان نییە ئیش ئەوها زۆرە ئەرێ بەخوا ئیش زۆرە الحمدلله ئیش زۆرە زۆر باشە ئیش باشە زۆر باشە لە خۆی بەز یعنی ئیشی عەمەلاتی خانی و بەرە زۆر دروست دەکرێت ئێستا بڕوا بکە لە تەیراوی 4-5 خانیم هەیە ئەوە لێرکانە ئیش دەکەن ناوە تەو خانیەچکەوە تێوە وەلە تەجیشمان هێشتا مەوعیدمان دای تێتە عازر دەبی بەڵام هەندێک دەڵێ کاکە لە دەرەوە وەستا دێ ئەمەی کوشتیە وەستای خراپ نا وەستای باشیشی زۆر ئێستا وەستای باش ئارێ وەڵایشی زۆر وەستای باش وەستای باشیشی زۆرە ئارێ وەڵی ئەوی هەیەشی تاخیر دەکاتن نا عالم پێی ناکاتەوە پێی ناکاتەوە یعنی ئەگەر یەکێک بە خاوێنی و بە پاچیش ئارێ وەڵایش پێ دوایە ئەمە وابی ئەمە نمونەی کۆمەڵێک وەستای خەڵکی شێن دەرێنەوە ئەمەی تەیراوی هەولێرێنە باشە تۆ شەولێر تۆ شەولێر باش ئەمە کۆمەڵێک وەستا و عەمەلەن ئیشی دیوار دەکەن وانە ئەمانە دەڵێن ئیش زۆرە
پێڕا ناگەین چوار خانی سڕی گرتووە تا من ئەو خانوە تەواو دەکەم سێ خانی لە تەیراوە چاوەڕێم دەکە ئەو کەسانەی دەڵێن ئیش نییە ئەوە قسەی تۆیە دەڵێ ئەو کەسانەی دەڵێ ئیش نییە ئیشەکان بە خاوێنی ناکەن هەر وەستایەک وەستا بێ نانی لە چێ پەیدا دەکات دەوی حەزیای دەردەی نووسنگەکانی عقارات ئەوانەی کە لە ڤێلا و شوقەکان ئەوانەی کە خەڵکی زەنگین تا بڵێنیان دۆخی ئابووریان باشترە مامەڵەیان دەکرد ئەوان دەیانگوت بازار لە داهاتوودا یعنی ئەگەر وەکو خۆی نەمێنێتەوە لەوانە نییە نرخەکەی دابشکێت چونکە باسییان لەوە دەکرد کۆمەڵێک پێداویستیەکانی بیناکردن گران بووە سەبارەت بە چینی هەژار چینی فەقیر یعنی لە زۆربەی شارەکان خەڵکی هەژار هەیە ئەم شکانەی دیناری عراقی بەرامبەر بە دۆلار بزانی سەبارەت بە کرێی خانوو چ کاریگەریەکی هەیە سەبارەت بە فرۆشتنی خانوو چ کاریگەریەکی هەیە کاک عەبدولقەهار کە لێرە نووسنگەی هەیە لە گەڕەکێکی هەژار نشین با بزانین دیناری عراقی شکانی تەسیری چیە لەسەر ئەو خانوانەی کە ئێوە کڕین و فرۆشتنی پێوە بەخۆی کاکامەران ئێستا کە ئەوەی پارەی هەیە دۆلاری هەیە ناتوانێت خوڕکاتەوە دۆلارەکە دەگرێت ئێستا دۆلارەکەی گرتیە ئەوەی ماری هەیە ناتوانێت هەرزان بداتن ئێستا کە پێشترێ ماگەک پێش ئێستا خانی مالەکەم بوو داهات ئەو ڕۆداهات دەگولۆم بەکرێدەن 2 سعاتی پێێنە دەچوو بەکرێ دەڕۆی ئێستا کە ئەمە تقریباوان دەخانی مالەکنە بەخوای ناتوانین بەکرێ بدەین دەخانی ئێستا بەکارە ناتوانین بەکرێ بدەین هەمی 100 مترێرکوانە گەڕێکی هەژار نشین گەڕێکی هەزار نشتینە خەڵکێکی فەقیرێ وەڵا کرێەکەی لە 150 تا 200 هەزاریە 150,200 200 هەزاری ناتوانانی کرێکەشی پێ نادرێ ئێستا نادرێت بۆ بەکرێ نادەن ناتوانانی ئێستا کابرا دێ لێرکوانە دەوعی پارەی دەکاتم سەعێم بەرەگ کرێتیش پارەی پێ نادرێ ناتوانانی ئێستا ئەمە سەر ماستۆرما بەخۆەوە تقریبان نێزیک 20 ڕۆژە عەقمان نییە نەتکردو ناوەڵڵا بەکرێدانیان بەکرێدانیش ناتوانین بەکرێ بدەین فرۆشتن هەر نییە ڕاوەستە کابرا خەرێک ماری خۆی بە هەرزان نادا ینی ئێستا ئەوانەی کە خانووەکە پێش دیشکانی دیناری عێراقی سەرێک بوو ئێستاش هەمان سارە ئەمە سارە بەس دێرکوانە داد شتەکەیە کڕیار نییە ئێستا ئەوەتانە یەک دەفتەر و نیو هەمووی فرۆشیارە یەک کڕیارمان لەکن نییە باش ئەمە وانە کەس نرخەکەی بشێ هەیە پارەی پێدەین ئەوەی پارەی پێدەوێت زەحمەتە بە هەوەتە بیفرۆشی زۆر ناچاربی دەیفرۆشی داهاتوو چ دەڵێ گران دەبی کرێیان دەشێ بە خودای لەسەر قراری حکوومەتە حکوومەتە ئارێ وەڵڵە سبەینەکە وەرەقە بێتەوە 120 ئێستا لۆ نمونە کابرا دەچوو فەردە برنجەشی دەکڕی ئێستاکە 5 کیلۆی دەکڕی ڕۆحی بینا دروستکردنی بینا و جەخانوو بێت باڵەخانە بێت لە چیمەنتۆوە دەست پێ دەکات لە بلۆکەوە دەست پێ دەکات بابزانین نرخی بلۆک لە ڕابردوودا چەند بووە ئێستا چۆنە کاک ئاکۆ تۆ لێرە لەم کارگەی کار دەکەیت بلۆک نرخی چۆن پێشەچی بە خێراتی گەڵانەکەدانەکەم زۆر بەخێ بەسەر چاوان بەخوای پێشترێ بلۆکە ینی پێشەوەی دۆلارەوەها بەرز بوویتەوە ینی بڕێک هەرزانتر بوو لە ئێستا ساری نزیکەی 280,000 هزار بلۆک بۆ 280,000 بەرەم ئێستا کە دۆلار بەرز بوویتەوە ینی عادەتەن سەمەتۆش گران دەبێت چکۆ بە دۆلار لە بۆماندێ ئەلێ کۆنە ژەمە ناچارم بلۆکی گرام بکەم بەڕاستی چەندتان گران کردی ئێستا عالیم بە 320,000 دەفرۆشی 300,000 هەتا پێم بڵێ ئەو گرانبوونە هەندێک شت دەبینم ینی 1 لە 6 دۆلار بەرز بۆتەوە بەس هەندێک کەس 1 لە 4 کاڵاکەی بەرز دەکاتەوە ینی زۆر شت زۆر گرانتر بۆ بەخوا ئەوزا ینی زیاتر خەرەکەەوەی لێ کردیە زۆر شتێ پەیوەندی بە دۆلارەوە کۆ نییە بەس کە دەبینی دۆلار بەرز بۆتەوە ئیترێژ ناچارە برێوەڵە دۆلار بەرز بۆتەوە منی شتەکەەوە گرانەکەم ڕاستی ئێستا بەنسبەت بلۆک بەس بلۆک گران بووە بەخوا ئێستا لەکنەوە بەس بلۆکە گران بووە چکە مەژمەوە دەکەی بەگران دێنین چەمەتۆیەکەی بەگراندنی بازار ماوە یان تەسیری بەخوای تاسیری کردووە زایف بووە زۆر یعنی لەساو پێشتر زۆر زایف بوو پێشترێ بەڕاستی لە عینەگە لەو معمەلی 10,000 بلۆک بڕۆژدای ئێستا 7,000 دەڕوە 6,000 دەڕوە یعنی خەرچیش
هەرگەڕایتەوە لە بلۆکەکەی کابرا ئەگەر پارێ نەبیتین چاوەڕێی بازار دەکەم زانیت چی بەسەر ئەرێوەڵە چاوەڕە کابراکە هەندە پارە بتن ناسانەبێ بلۆچ باشە قسەی زۆر دەکرێت دەڵێن ئیش ڕاوەستایە ئەم قسە ڕاستە یانوانیە بنیاد نان و دروستکردنی بەخۆی ئیژڕانەوەستایە کابرا ئەگەر ئیشکرد بتن بەهێن هەر ئیشەکەی هەر بکات هەر هەیە دروستکردنی خان و بینا هەیە بەهێنێ بەس کابرای زۆ ناچار نەبیتن مەسەرەن خانەکەی تعمیری ناکاتەوە پارەکەی هەردەگرن درێگە وەزع خۆش بیتن خانەی خۆش دروست دەکەم و بە سعرش هەرزانتر. کاک میران ئێوە لە کەرتی خانوبەرە ئیش دەکەن عقارات سەبارەت بە بەم شوقانە یعنی بازاری شوقە بازاری ڤێلاکان بەرزبوونەوەی دۆلار بەرامبەر بە دیناری عراقی چ کاریگەری هەبووە؟ کاکامەرە دەست خۆش بە جەنابەت مەوزوعی کاریگەری دۆلار لەسەر خانوبەرە هێشتان زۆر زۆمە قەراری لێ بدەن دەیان کێشەی لێەوە گەورەتر پێش ئێستا ساڵانی ڕابردوو ڕوویدا لە هەرێمی کوردستان کاریگەریان هەبووە بەڵام هیچیان وەکۆی ئێستا سوک نییە لە چاوکات ئەو کێشانێک کە لە ڕابردوو ڕویاندەم بۆ نمونە مۆزوعی داعش و کێشەکانی دوای ڕفراندۆم و داخستنی مەتاڕ و حاجی شعبی ئەو کێشانە کە ڕوویدا ئەوان زۆر گەورەترن لە ئێستا ئەو کاتستا سری هەبوو بەس داعش کێشێکی زۆر گەوری هەبوو ئەو کاتی کە بازار ینی زۆر شکانسکێ 140 بۆ 150 کرێ یان کڕین و فرۆشتن ئەوی زیاتر بەڵێ چەند 140 بۆ 150 ئەو کاتی بەڵێ ئەویش لە بەرەوەی ئەزنیبێکی زۆر لێرە بوو کوردستانی بەجێهێش کێشەکان زۆر گەورەترم لەوەی ئێستا ئەوە ئێستا ڕوودەدا کێشەشی زۆر گچکەیە بۆ باری عقارات لەبەرەوەی خەڵکی زۆری هەرێمی کوردستان کە پارێک کۆ دەکاتەوە بە دۆلار بووە کەمترینی بە دینار بووە تەنها ئەو کەسانێک کە داهاتی ماگانەیان لە 500,000 دینار کەمترە ڕەنگە ئەوان بە دینار خریان کردەوە هیچ چیوانیش ناگاتە ئەو بڕەپارە زۆرەی کەسبنی ئەگەبی کاتە دۆلار زەرەرێکی زۆری بێت ئەگەر لە کرێی خانوو یان شوقا تەسیر نەکە بەڵام پرۆژێکی یەکجار زۆری شوقا هەیە کابرا موچە خۆرە حیسابی کردووە لە پێش ینی شکانی دیناری عراقی حتمما بە 6 دەفتەریان زەم بە چەند شوقەیەکی کڕیوە ئێستا ئەوە بارگرانیەک دروست ناکاتەوەی ناچار بێبی فرۆشێتەوە پارەکەی پێ نەدرێت کامەران زووە هێشتان بۆ قەراردان لەو شتانە لە بەرسی جارێ دیار نییە ئەو مۆزوعی دۆلاری ئەو کێشانە حەلدەکە یان نا لە عێراق کە غێر ئەو قەرارە درراوە بۆ ئەوەی چەند کێشێکی گەورەتر هەرکات کێشە خراپتر ببێتە خراپ هەر هیچ نەبێتن بەڵام کێشەی گەورە جاری یەکەم بۆ عێراقە نەک بۆ ئێرە لە بۆی خەڵکی عێراق هەموو پارەیان بە دینارە کردن فرۆشتنیشان هەموو بە دینارە وەکو ملک بەڵام لە هەولێر لە کوردستان پێچاوانێ زیاتر خەڵک بە دۆلار کار دەکاتن باش ئەگەر لە بەغداد تاسیر بکە لێرە تاسیر ناکە کێشەکان لەوێ زیاتر دەبلەوەی لە چاو هەرێم و ڕۆژانەش خەڵکێکی زۆری عرب دێ لە هەولێر مولک دەکڕە یان بەکرێ دەیگرێتن عربێکی زۆر دێ بەڵێ ئێستاش مولک دەکڕن بەڵێ ئەو پرۆژانێکە لە هەولێر دروست دەکرێت نرخیان زۆر کەمتر لەوەی لە چاو بەغدا لە هەولێر لە 550-600 دلار تا 1200 دلارە بەڵام لە بەغدا لە 1000 بۆ 2500 دلار دەست پێ دەکات کەوا تێبینی تو ئەوەیە یان پێشبینیت ئەوەیە لە داهاتوودا نرخەکان گۆڕانکاری بەسەردانێ ئەگەر بەسەریش دابێ ڕەنگە زۆر کەم بێ لە حاڵەتێک ئەگەر موچە بەڕێکی نەدرێتن کێشەی گەورە موچەیە هەر کاتێک کە موچە درابێ بۆ موچەکەمەی کە ئێستا هەیە کە 150 لێ بڕاوە و زۆر بە تاخیری دەدرێ هەر مانگێک کە دەدرێت بازار جمزۆڵی زیاتر دەکرێت هەندێک شت دەێتە سە حالەی نەفسی خەڵک کە ڕاتبی نییە ئیش بازار وا دەزانێت ڕاوەستەوە بەڵام عقارات شتێکی حتمی و پێداویستێکی ینی دەبێت هەبێتن باشە ئێستا کرێ وەکو خۆیتی یان گۆڕانکاری بەسەردا بەر لە 3 مانگ پێش ئێستا 400 بۆ 450 دلار شوقەیەکی یەک ژووری لەو پرۆژەیە ئێستا لە 500 دلار کەمتر نیە یەک شوقەش نییە بەدڵنیایی نەک لەو پرۆژەیە لە زۆربەی پرۆژەکان کە لە زۆربەی پرۆژەکان هیچ شوقەی بەتاڵ نیە باش سەبارەت بە کڕین هەمان نرخی خۆیتی هەر لە چاو 3 مانگ پێش ئێستا نزیکەی 5000 بۆ 10000 دلار سعی بەسەکەتیە لە بەرەوەی جم و جۆڵی بازار عادەتان لە مانجیدا بۆ مانجی یەک لەو دوومانگە بازار زۆر باش دەبی بەڵام لە سەری ساڵ ئەو 5 ڕۆژە بکات دەمینێ بۆ سەری ساڵ و تا 10 ڕۆژ دوای سەری ساڵش شتێکی جیهانیە بازار کەس دەبێت حساباتی کۆمپانیای گەورەکان دەست پێ دەکات بازار تۆزە کەس دەبێت ینی جگە لەوەی کە کێشەی دۆلار هەیە بازار هەر بەخۆی تۆزە سستی پێوە دیار دەبێت لە کەرتی عقارات لە نێو هەرێمی کوردستان مامەڵە بە دۆلار دەکرێت یعنی چه ئەوانەی خەڵکی سادە خانوو دەفرۆشن چه ئەوانەی کە پرۆژەی گەورن بە دۆلار مامەڵەکان دەکرێت بەڵام لە بەغدا غەیری دینار ینی زێدەتر مامەڵە بە دراوی دیکە ناکرێت مەگەر خوا ئەگەر بە دۆلار بکرێت لە ناوەڕاستی عراق لە خواروی عراق لە زۆربەی شوێنەکان مولک گرانە لە کوردستان بە بەراو لەگەڵ ئەو ناوچانە مولک ئەوەندە گران نییە ینی ئەگەر لێرە شوقەیەک بکڕێت بە بەراورد لەگەڵ بەغدا نرخەکەی زۆر زیاترە
بەڵام پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە سەرەڕای ئەوەی کە باقی ناوەندی عێراق بۆ درا و نرخی دۆلاری کردۆتە 145.7 بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو دەبینن ئەگەر کاک جبرائیل ینی نرخی ئەمڕۆی دۆلار بخاتە ڕوو بەرامبەر بە دیناری عێراقی دەبیندرێ 147.50 بۆ دۆلار وەکو نرخی بانکی ناوەندی عێراقی نییە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە خەڵک زیاتر ئێستاوە هەز دەکەت دۆلار لە بەرزبوونەوەی دۆلارەکانیان دەگۆڕنەوە لەوەیدا دینار کەم دەکاتن ناهێلی ڕێژەی بەرزبوونەوەی دینار بە دۆلاری بکەن. یعنی ئێستا خواست لەسەر دینارە؟ لەسەر دینارە زیاتر. خەڵک دەوێت دینار بکڕێ؟ خەڵک زیاتر دینار دەکڕێ. یعنی دۆلار دێنیتە بازار. دۆلار دێنێتە بازار دینار دەکڕێ. ڕۆژان هەبووە دینار لێرە زۆر کەم بووە. کەم بووە پێشتر کەم بوو. ئەگەر ئەو سێ چار ڕۆژەی لەو هەفتەیە بینوتانە لە شەقامەکانی تر لە ناو بۆرسا خەڵکانێک هەموو دۆلاری هینەوە. باشە بەس قازانج لەمەدا چییە کە سوڕ بزانی دۆلار دەبێتە 145.7 کابرا پێشتر کە دۆلارەکەی کڕیوە بە 125 وابیر دەکاتەوە بە 142 بە 140 دەفرۆشێت قازانج دەکات. بەڵام لە ڕووی بازرگانیەوە پێت وایە قازانج بێت؟ قازانج نییە. کە دۆلار بەرز بۆ حکوومەت بەرزی کردەوە ئەو کات زەرەر دەکات. زەرەر دەکات. باشە پێم بڵێ سەبارەت بە دراوەکانی دیکە دراوەکانی دیکە تەسیری کردووە بەرامبەر بە دیناری عێراقی؟ ئەگەر تەمەشا شاشەکانی جیهان بکەی دۆلار بەرامبەر بە هەموو عملە جیهانیەکان دابەزیە بەرامبەر بە هەموو عملە جیهانیەکان تەنها بەرامبەر بە دینار هەستایە ئەویش دەگەڕێتەوە لە موازنەی عێراق موازنەی عێراق 35 تا 40 تریلیۆن کەمی کردیە عێراق دەوێت ئەو کەمبوونی موازنەی بەرزبوونەوەی نرخی دۆلار پڕکاتەوە. باشە ئەو بازاری ئێوەی باشتر کرد یان خراپتر کرد شکانی دیناری عێراق؟ ئەکی جموزۆر زیاتر دەبی لە نووسنگەکانی دراو لەبەرەوەی کارە پێشتر وەرەقەی هەبووە بە 125 بە 127 بە 122 لەسەری بووە ئێستا تەماشا دەکات 140 ئۆندێوە دەزانی قازانجیتی دێدەگۆڕتەوە بەس لە سەرنجام قازانج نییە لە سەرنجام زەرەر دەکات. باشە کەی دەبێت بە نرخی بانقی عێراقی ئەو نرخی ئێستا چاوەڕێی بانقی ناوەندی دەکرێتن ئایا ینی ئێستاش هەر بۆندی دابەش دەکات یان نا هێشتا ئێستا دیار نییە هەتا ئێستا دابەشی نەکرد تا ئێستا بۆندی دابەشی نەکردیە دۆلار زۆر وەکو شاشەوەندەی لێدا دۆلار زۆرە لە بازار دۆلار زۆر بانقی ناوەندی چاوەڕێ دەکات دۆلارەکانی خەڵک دۆلارەکانی ئەو کۆمپانیان هەموو بێتن ئەو زەرەرەی لە ماوەی دادەنێ هەمووی وەردەگریتن کە دۆلار لە بازار نەما ئەو جە بە ئیجباری ئەو خەڵکەدەی بە 145 بیکردەوە. باشە ئێستا هەندێک جار دەبێت نرخ لە زۆر شت گرانتر بووە لە مەسەلەی کەرتی عقارات پێت وایە چی بەسەر بێ بازارەکە؟ ئەمن لەوانەیە بە حکومی کە پێشتر بەشێک لە عقارات ئیشم کردیە ئەگەر ناوکو ئێستا ئیشی من نییە بەس نرخی عقارات ئەکید گۆڕانکاری بەسەردادێت لە بەرۆی هەروەکو سەرەتا باست کرد کڕینی فرۆشتن بەداخەوە کە بە دۆلارە لەک نەخۆمە کە ئەوە پێویستە حکوومەت ئیشی لەسەر بکاتن کڕینی فرۆشتنی کەرتی عقارات و ینی هەموو مواد غەزاییەکانیش لۆ بە دۆلار داخل بێتن بە ئیجباری باشە دینار بێ بە دینار داخل بی تەمەشا هەموو وڵاتە جیهانیەکان دەکەی ئەگەر بێت و وڵاتە چی پێشکەوتوو بی ئەگەر بێت و خاوەن سەرمایەش تایبەتی خۆی بی دەبی بە دینار بەو عملەی خۆی مامەڵە بکاتن نەک بە دینارە چی بیانی بەکارهێنانی دۆلار بۆ ئێمە زەرەرە بە تێبینی تۆ لۆ هاوڵاتی زۆر زەرەرە لۆ بازرگانیش تا ڕات دەگزەرە ئێستا نازانانی ئێستا زۆربەی کۆمپانیەکان دیکە من ئاگادارم ئیشی ڕاگرتیە لەبەرۆی کەم نرخی بەرز دەکاتەوە فرۆشی کەم دەبێتن نرخی بەرز ناکاتەوە زەرەریت. تا ئەم ساتەی ئێمە بەرنامەکەمان ئامادە کرد نرخی شوقە و ڤێلاکان کە لە پرۆژە و چرخەکان دروست دەکرێت کاریگەری ئەو تۆی لەسەر نەبووە سەبارەت بە کڕین و فرۆشتنەوە ئەوەی کە کاریگەری هەبوو بێت چینی هەژاران بووە ینی توانای هەژاران بۆ بەکرێگرتنی خانوویەک یان فرۆشتن یان کڕینی خانوویەک کەمتر بۆتەوە ئەمەش ئاماژەیەکە کە داشکانی دیناری عێراقی بەرامبەر دۆلار و دراوەکانی دیکە تەنیا خەڵکی هەژار و کەم دەرامەت کاریگەری لەسەر دەبێت ئەوانەی پارەدارن و مامەڵەیان لە ڕابردوو بە دۆلار کردووە تا ڕادەیەکی زۆر ئەگەر
سوودمەند نەبن بێگومان لە داهاتوو وەک پسپۆران باسی لێوە دەکەن زەرمەند نابن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.